دیارە خۆشەویستانم سلێمانی یەکێکە لەو ناوچانە هەرێمی کوردستان کە لە بۆنەو ئاهەنگەکان و جژنەکاندا گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات. بۆنەی سەری ساڵیش نزیکە واتە بەیانی تریادی سەری ساڵ دەگرێتەوە بەگشتی لە شوێنە جیاوازەکاندا. سلێمانی و میوانخانەکان و چێشتخانەکان چۆن ئامادەکاریان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران کردو، چۆن ئامادەکاریان کردو بۆ کردنەوەی یادی سەری ساڵکە بەشێک هەندێک جار بەزینە، هەندێک جار بەلای میوزیک، هەندێک جار بە چەند ئۆفری تایبەت ئەم یادە دەکرێتەوە لە شوێنە گشتەکاندا دەتوانین بڵێن. گفتوگوین بابەتە لەگەڵ کاک محمود تۆفیق سەرۆکی کۆمەڵی میوانخانەکان و هەروە چێشتخانەکانی سلێمانی دەکەم کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک محمود بەخێر بێ. دەستان خۆش بێ، سپاس دەکەم. سپاس بۆی لەگەڵ ئێمە مەمنون، زۆر سپاس. بەگشتی ئامادەکاریەکان چیان لێ ئێستادا با من سەرەتا لە میوانخانەکانەوە دەست پێ بکەم بۆ پێشوازیکردن لە گەشتیاران. ئامادەکاریەکان چین کە گیراونەتە؟ پێشەکی ساڵی تازە لە هەموو کوردستانیان پیرۆز بێ. ئامادەکاری کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی کوردستان ڕۆڵێکی تایبەتی خۆی هەیە کە لە 2004ەوە دروست بووە بەردەوام لە کار و چالاکی و ئەو ڕێنمایانە کە یانە پێشەوە بەردەوام پێشکەشی هەموو بن کە گەشتاریەکانی کار لە شاری سلێمانی و دەوروبەری و لە ئێستاشە ئێمە هەچ بۆنەیەک هەت ئاهەنگێک کە دێتە پێشەوە بە هەفتەیەک بە دە ڕۆژ پێشی ئەوە ئێمە ئامادەکاری خۆمان ئەوەیە هەموو ڕێنمایەکان ئەو ئیشوکارانێک کە یەنە پێشەوە جوانکاری، میوانداری، پێشوازی ئێمە لە خولەکانی شاکە بەردەوام خولمانەیە بە تەنسیقێکی باشمانەیە لەگە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی کە لە خولەکانی شا پێشکەشیانەکەین. لە ئێستادا ئێمە ئاهەنگی سەری ساڵی تازەمان هەیە کە بەردەوام لیژنەیەکمانەیە لە کۆمەڵا و 3-4 ڕۆژە ئێمە بەردەوام سەردانی هەموو ئوتێل و مۆتێل و ڕێستۆرات و کامینە گەشتیاریەکانیش دەکەین بە تایبەتی و پێیان ڕائگەیەنین کە ئەمەل هەیە ئیشاءالله لە ڕێی تەلەفۆناتەوە کە پەیوەندیمان پێوە کراوە لەم شەویشە دەرکەوتووە کە ئیشاءالله گەشتارێکی زۆر لە باشوور و باکووری عێراق و لە خواروی عێراقەوە ڕوومانتیەکە و بەداخەوە بەڵام ئەمساڵ ئێران ئەو ڕێگەیە بە سەرمانە داخست بۆ مدەی 2 هەفتە ئەوەش هەر بەڕاستی کارەتاتێکی ناخۆشە کاریگەریە، بەڵام ئێمە ویزنین لەو مەسەلەیە لەبەرەوە ئێمە پشمان بە باشووری عێراق زۆر بەسووە و گەشتارێکی زۆریشدا برا عەرەبەکان ڕووەکە لە هەرێمی کوردستان. ئینشەڵڵا. کاک محمود ئامادەکاریەکان خۆیان لە چیە ئەبینەوە؟ ئەو ڕێنمانی کە تۆ باسی کرد پێشکەشتان بە میوانخانە و چێشتخانەکان کردو خۆیان لە چیدا دەبیننەوە؟ وەڵڵاهی ئامادەکاریەکان زۆرن. ئێستا بۆ نمونە ئێمە وەکو ئەفوو ئێمە کە سەردانی ئەو بنکە گەشتیاریانە ئەکەین ئەتوانی ئاو بخۆیتەوە کاک محمود. تا من ئەمە زیاتر تەورەکەمان بناسیێنم خۆشەویستان. طبعاً بۆکو ئاماژم پێکرد سلێمانێکێکە لەو شوێنانی کە گەشتیارێکی زۆر ڕووتێتەکە تۆزە پێشتە کاک محمودیش ئاماژی بەوە کریانی هەرچەنە ئێران سنوورەکانی داخستەوە بۆ ماوەی 2 هەفتە، بەڵام ئینشەڵڵا پشت بە برا عەرەبەکانمان دەبەستین لە باشووری ناوەڕاستی عێراق سەردانی سلێمانی بکەن و ینی کردی گەشتیاری بڵین بە گشتی پەکینەکەوێ. فەرموو کاک محمود بگوڕێ. ئێمە کە سەردانی ئەو بنکە گەشتیاریانە ئەکەین وەکو ڕێستۆرات و ئۆتێل و مۆتێل و ئەو شوێنانە هەمووی گەشتۆتە ئەوواستە کە تێگەشتووە چۆن پێشوازی لە گەشتیاران بکات و ئەمە ساڵانی ڕابردوو نییە، بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە سپاسیانەکەین گوێ لە هەموو ڕێنمایەکە گرن هەموو خاوەن پیشەکان هەموو ئەو ستافی کە لەو شوێنە کارەکات شوێنی تایبەتی خۆی هەیە، شوێنی پێشوازی تایبەتی خۆیان هەیە کە پێشوازی لە میوانان ئەکەن و ئێمە لە سەیتەرەکان لە بازگەکان زۆر سپاسی لوژنەی ئەمنی ئەەکەین کە بەدەمانەوەن هاوکاریشمانن بۆ بەڕێکردنی ئەو گەشتیارانەکەێنە چاری سلێمانی و دەوروبەری و ئێمە پێمان ئەو پەیامەشمان گەیاندووە کە ڕێنمایە تەندروستیەکان ئەبێ جێبەجێ بکرێ وەکو پێویست ئەوەی کە فەحسی کۆرۆنا و تازە و کە کراوە بەم کارتە پێی نەبێ ئەوە هەوڵی ئەوەی بۆ ئەدەن کە بیگەڕنەوە یا بۆی دروستکەن یا بە هەر شێوەیەک بێ، بەڵام ئێستا لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانی سوپاس بۆخوا ئەو ڕێنمایە زۆر بە باشی چۆتە پێشەوە و
هەمووی ئامادەکاری کردووە لە ڕێی فاسی تازەوە و لە ڕێی کارتەوە کەوەری گرتووە. بەوردیەمەوە سەر مۆزوعی کۆڕۆناکە جیاواز لە میوانخانەکان گەرباسی چێشتخانەکان بکەم. هەندێک جار ڕێستۆرانت کافتریاکان چێشتخانەکان بە چەند شێوازێکی جیاوازیانی ئەم یادە دەکەنەوە. هەندێک جار لایڤ میوزیک ساز دەکەن، چەند هونەرمەندێک دێن گۆرانی دەڵێن تا درەنگانێکیشەوە، هەندێک جار بە چەند بابەتێکی تر بە چەند نمایشێک یادەکە دەکەنەوە. بەگشتی سلێمانی ئەم ساڵ باەخی بە چ بابەتێک داوە زیاتر لە جملەی چێشتخانە و کافتریا و ڕێستۆرانتەکان؟ ساڵانی سەری ساڵی تازە کەیەتە پێشەوە بە زۆری ئاهەنگەکان لە مۆڵەکانە لە ئوتێلە بەردەکانە ئەوانەی کە پێنجەستێرن لە چەند شوێنێک ئاهەنگ ساز دەکەن، بەڵام ئاهەنگەکان شەر نییە هەر هەمووی کوردی بێ، بە هەموو زمانەکان بە هەموو مەسەلەن ڕەنگەکان یادی ئەو یادە ئەکرێتەوە ئەو بۆنێتە پێشەوە و ئێمەش سەرپەرشتیانەکەین و سەردانیان ئەەکەین و هەر بۆ نمونە ئێمە کە بۆنەکەیەتە پێشەوە لە سنتەری سەرچنارەوە تا ئەگاتە شەقامی مەلیک مەحموو ئەو شوێن سنتەرانەی کە گەشتیان ڕوویتەیەەکە ئێمە سەردانیانەکەین و پیان ئەڵێن کەم لە ڕۆژانی سەری ساڵی تازەدا ئەبێ شوێنەکانیان کراوە بێ سوپاس بۆ خوا ئێستا ئێمە زیاتر لە 100 شوێنمان هەیە بۆ یەکەم ڕۆژی سەری ساڵ کە شوێنەکەی کراوە بێ. زۆر باشە. دێمە سەر ژماری ئەو شوێنانی کە کراوە دەبن، هەروە ژماری ئۆتێل و چێشتخانە پێنجە سەریوانە، بەڵام ئەگەر بگەرمە سەر بابەتی کۆڕۆنا تویان تۆزە پێشتا ئاماژەت با پشکنینی کۆڕۆنا کرد، ئاماژەت با کارتی ڤاکسین کرد کە پێویستە گەشتیاران وەری بگرن. لە پاڵەمەدا تا چنێک قەرەباڵغی ڕێستۆرانتەکان، قەرەباڵغی میوانخانەکان بایەخی پێدراوەکە سنووردار بکرێت بۆ ئەوەی بەرکەوتنێکی زۆر نەبێت لە ئەگەری توشبوون بەم حاڵەتەوە چۆن بڵێ بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە ئامارەکان بەرز نەبێتەوە. ئێستا ڤایرۆس خۆ دەزانی سپاس بۆخوای گەورە و ئەو تیمی تەندروستیەکان بەڕاستی ئێستا بە تایبەتی لە شاری سلێمانی ینی زۆر ڕووی لاوازە و ینی کەمە. ئەمە یەک دوو هەمینیش ئەو گەشتیارانە کە دێن ئێستا بواری گەشت و گوزار و ڕێستۆرات و ئوتێلمان سوپاس بخوا زۆرە، ینی لە ئێمە لە پارێزگای سلێمانی وەکو ئاماری کۆمەڵا 1380 شوێنمان هەیە کە منکەی گەشتیاریە و لە خۆیان 1380 شوێنمان هەیە لەمە 780 شوێن 785 شوێنی بەس لە هەڵگری یەکە سێرەوە تا پێنجەستێرە و کابینە و بنکە گەشتاریەکانە، باقیەکەی ئەگەڕێتەوە بۆ میلیەکان دوو بەشە. ینی بەم ئەم ژمارەیە ئەگەر هەرچەنە گەشتاریش زۆر بێ ینی ئەو قەرەباڵغێ نابینێ، لەبەرەوە ئێستا ئێمە وتێلمان هەیە هەر لەناو خۆیان مۆڵی هەیە، لەناو خۆیان ڕێستۆراتی هەیە، لەناو خۆیان چێشخانە و شوێنی ئاهەنگی هەیە. ینی وەکو جاران نییە هەمووی بڕژێتە مەسەلە ناو شەقامەکان یا شوێنە گشتەکان، هەر لە ناو مۆڵ و ئوتێل و مۆتێل و ئەو شوێنە گشتیانە کە کراونەوە دەستیان خۆش بێ، ئەوانەی کە سەرمایان بۆ وەختیانەتە بواری گەشتیاری ئەو ینی قەرەباڵغێ بە خۆی نابینێ خۆی لەناو ئوتێلەکانە جێگیرە. زۆر باشە. طبعاً ئەم جژنانی پێشوو کە تێپەڕین بەشێک لە گەشتیارە عەرەبەکان و گەشتیارە بیانەکانش بە گشتی ئاماژەیان بۆ کرد کە گرفتی ئەوانێک کە کەمترین چێشتخانە کراوە، ینی چون بڵێ شوێنە گشتەکان بە گشتی داخراون. لە سەری ساڵدا چۆنە بێ ئەم گۆڕانکاریە دروستە بێ کە چۆن بڵێ شوێنە گشتەکان میوانخانە ڕێستۆران کافتریاکان کراوە دەبن بەڕووی گەشتیاراندا لە یەکەم ڕۆژ و ڕۆژانی دواتریشدا؟ خۆی ئەمە لە شتێکا خۆی بینێتەوە، ئەویش ئەوەیە خەڵکەکە ناومێدە. ینی بۆ نمونە ئێستا خۆ من ئەتوانم بەیانی وەکو کۆمەڵە ئەوە نەم گوێمان لێ ئەگرن ئەگە بڵم 200 شوێنش بیکاتەوە، بەڵام ئەڵێ ئاماژت بۆ کرد 100 کەس ئەکرێتەوە، ینی 100 شوێنی گشتی ئەکرێتەوە لەم سەری ساڵەدا. زۆر بەڵام مەرج چییە بۆ ئەوە کە من 200 شوێن بڵم بیکەرەوە هەموو شتێ حاضرکە و بەڵام گەشتارکەم لێ. ئەمە خۆی ینی شتێکە دویا ینی خەمێک دروست دەکات، بەڵام ئێمە بەپێی ئەو ئامارانی بەپێی ئەو لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی مەسەلەن ئەو ئیخبارانەوە کە ئەگا بە ئێمە مەسەلەن چەند شوێنمانەوێت، چەند وتێل داخراوە، چەند وتێل گیراوە، چەند وتێل حسابی بۆ کراوە، ئێمە وەکو پێشبینیەک بۆ قیاسە بە خەڵک ئەڵێن ئەوە نە شوێن بیکاتەوە. ئەمجا خۆ گەشتارکەیەتە شاری سلێمانی ینی وەکو ڕۆژانی پێش سەری ساڵ نیە بچێ مەسەلەن بۆ خانەقا، بۆ ئەسحابە سپی، بۆ بەلەدیەکە، ینی ئەوان ئەچنە ڕاستە شەقامەکان. ڕاستە شەقامەکان ئێمە لە ڕاپەڕینەوە کە دەست پێیەکە مەسەلەن لە ڕێستۆراتی هەرمێوە کە داخڵە بێ لەسەر شەقامی ڕئیسیە هەتا ئەگاتە
چواردەوری شەقامی بەلیک مەحموو سەنتەری سەرچنار و بەردەرکی سەراو ئەو شوێنانە ئێمە ڕێنمایەکان زۆر تەسبیت کراوە و ئەمجا بە هاوپشتی قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی سپاسیانەکەین لیژنە هاوبەشەکان بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار ئەمانش هەمووی هاوکارن ینی گەشتونە ئەو ئاستا خاوەن بنکە گەشتیاریەکەش خۆی ئەوەی تایە خۆی هەڵوێستی هەیە خۆی ڕێنمایەکان جێبەجێەکە. کاک محەممەد ئەم سەد شوێنی کە باسی کریانی بە میوانخانە و ڕێستۆرانتەکان و ئەنج میوانخانە خۆی هەمووی کراوەیە میوانخانەکان هەمویان سەرجەمیان کراوە تەنها ڕێستۆرانتەکان ئەمە خواردن و خواردنەوە و کۆمەڵە شوێنەکە تایبەتمەندی خۆی هەیە زۆر باش یان لە سەرتا گفتوگۆکانمانە وتی ئێوە لیژنەکانتان سەردانی شوێنەکانیان کردو میوانخانە و ڕێستۆرانتەکان ینی لیژنەکانی ئێوە ئەم سەد چوونیان دیاری کردووە لەسەر داواکاری خۆیان کراوە دەبن نا ئێمە نەکەر لە بۆنەکانە کە سەردانیانەکەین ئێمە بەردەوام لە ناویانێت بەڵامی تر بۆنەکە خۆیەتە پێشەوە ئێمە مەسەلەن کۆمەڵە ڕێنمایی وەرەگرین لە قایمقامی لە لیژنە هاوبەشەکان لە بەڕێوەبەرایەتی گشت و گوزار ڕێنمایی پێڕۆپرۆگرامی خۆشمان هەیە تایبەتە بە کەرتی تایبەتەوە ئێمەش کە بەشێکین لە کەرتی تایبەت ڕێنمایی خۆمانەیە ئێمە ئەو ڕێنمایانەدا ئەبەدێنی بۆ سەرجەم بنکە گەشتیاریەکان بێجیاوازی و لە هەموو کۆبوونەوەیەکە لە هەموو باسێکە کە کۆیان ئەەکەینەوە ئێمە بەردەوام ئەوانە ئەو پەیامیان پێگەین. ئەمارێک لە بەردەستی توایە پێمان بڵێ لەو 1300 میوانخانە و ڕێستۆرانتێک کە باس کرد لە سلێمانی ژماری پێنجەستەرەکان چەندێکە چوارە سەرەکان کەمتر یەک ئەسێریشیانی تەنانەت وەڵای ئێمە بڵێن ژماری پێنجەستێرەمان کەمە ینی زیاتر لە 10 شوێنمان هەیە پێنجەستێرە و چوارە سێرە 80 شوێنمان هەیە و سەرجەم بڵێن ئەسێرەکان دێگەسێرەوە بۆ پێنجەستێرە و ئەوانە 280 شوێنمانەیە باشە ینی کەمی 5 ئەستێری و 4 ئەستێری وا کاکەشتیار کەمتر ڕوو لە ناوچەکە بکات ینی کاریگەریە بێ لەسەر کاریگەری سەرڕاکێشانی گەشتیارە ئێمە بە هەر نەچینەوە بۆ وتێل و بنکەی گەشتیاری ئێستا ڕێگەوبان کاریگەریە بێ لەسەر گەشتار ئێستا بۆ نمونە بەیانی ئێمە 4 مشاهد داخلی سلێمانیە بێڵێچم بۆ هەورامان بۆ نمونە دوو شوێنی خۆشە بینی یاچێ بۆ قەزای پێنجوێنی یاچێ بۆ ماوەت ینی هەتا ڕێگەوبانیش تاسیرەکاتە سەر گەشتیان ئەمە لە ڕێگەیەکە و ڕێگەیەکی تر بۆ نمونە ئێستا کارەبا زۆر زەرورە بۆ ئێمە ینی نەبوونی کارەبا لە بۆنەکانە تاسیرەکاتە سەر نەهاتنی گەشتیان کۆمەڵە شتەیە کە گەشتیار ئەتۆرێنێ ینی ئەبێ ئێمە لەگەڵ لایانی پەیوەندیدا لەگەڵ حکوومەت تەنسیقمان هەبێ ئەو شتانە لە بۆنەکانە بە تایبەتی چونکە وای لێ هاتووە گەشتیار بۆ بۆ وەرزی لای ئەمە ینی بەردەوام نییە بەردەوامیش ینی هەوڵی ئەوێ بە هەوڵی هەموو لایەک کە کەرتی گەشت و گوزار بەڕاستی نمونەیە لە دنیا نەکرد لە هەرێمی کوردستان چونکە هەموو جیلێک سوودمەندەتیایە هەر لە تەکسێکەوە کە لە مەتاڕۆ بیگرە گەشتارێنە داخلی سلێمانیەکە تا ئاگاتە بنکە گەشتاریەکان و ئوتێل و متێل و ڕێستۆرات و هەمووی سوودمەندەتیایە زۆر باشە کاک محمود بابەتێکی تر لە بۆنەکاندا لە سەری ساڵدا بەتایبەتی بە بوون نەسبەی نێازەکە دەکرێتەوە نرخی شوێنە گشتەکان بەرز دەبێتەوە بازارەکە قۆڕق دەکرێت بەرامبەر بە گەشتیاران یاخود کاتێک گەشتیارێک کێشەیە گرفتێکی بۆ دروست دەبێت چۆن متوانە پەیوەندی بە ئێوە بکات ئێمە ینی وەکو پێم وتی بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی دائیم بەردەوامە لە بازارە دایم چاودێرە لە بازارە و لیژنە هاوبەشەکان وەکو حکوومەت ئەوانە دایم لە بازاران بەڵام دڵنیا بە کە نرخی هیچ کاڵەیەک هیچ شتێک بەرز نامێتەوە لەو ئاستایە چونکە لیژنەکان دایم بەردەوام و چاویان لە بازارە و لەگەڵ ئێمەشان لە بازار و لەگەڕان و پشکنین بەدوایە کاتە لە شوێنە گشتەکان بڵێن میوانخانەکان ئەگەر شوێنێک بۆ منە شەوێک 50,000 بێ لە سەری ساڵە ناوێت بە سەد و ئەمانە بەڵام وەکو پێڕۆپرۆگرام وەکو بەرنامەی گەشتیاری مافی خۆیەتی تۆزێ زیادبوون بەخۆی ببینێ ئەوەیش لەو کاتایە مەسەلەن کابرا شوێنی نەماوە یا دوو ژووری داناوە 5,000 10,000 بۆ 20,000 زیاتر نییە
باشە لە پرسیار پێش ئاماژم بۆ کریانی گەشتیاران کاتێک گرفتێکیان و بەڕوو دەبێتەوە لە پێشوازیکردنیاندا لە میوانخانە و چوڵی ڕێستۆرانت و کافتریاکاندا چۆن پەیوەندی بە ئێوە بکەن بۆ چارەسەرکردن زۆری پەیوەندی بێمەوەکە بەڵام ئێمە ئەو سێ چوار ڕۆژە کە ئەو بۆنێتە پێشەوە دڵنیا بە خۆشمان و لودنەکانیشمان لەوانێت تا دوانزەی شەویش لە بازاڕابی هەر کە بەیانێکی نێدەرەوە ڕاستە لا هەموو شوێنێ لە هەمووی خۆشتر لە هەمووی دڵسۆزتر ینی من شتێکی پیاوێک کاتە لامان بۆ کۆمەڵە دەستخۆشی لە یەکەی بەڕاستی وتی کاک مەحموود ئێمە ئەمانەوێ سیارەکەمان پڕکەین لە سەبوون و لە نان و لە دووسێ شوێن بوونمان هەبێ لە ڕۆژانی ئەو بۆنەیەکەیەتە پێشە بۆن مونە سەری ساڵ ینی کە گەشتیار لێەوە پاسێکیا نەگەڕێ لە بازار دیواک هەیە بیکڕێ وەکو سەمونخان و گەڕە وەکو سەمونخانەیەکی گەڕۆت ینی بەڕاستی خەڵک حەزی لە بواری گەشت و گودارە بەڵام بەداخەوە گرفتمان زۆرە و جارێ ماوێتی باشە گرفتەکانی ئێوە چین کاک مەحموود وەڵی گرفتەکانی ئێمە گرفتمان زۆرە بەڵام چارەسەریشی زۆر ئاسانە چارەسەر کراوەکە ئێستا جەنابم پرسیارت کردوت لە ئوتێلەکانە نرخ بەرز نابێتەوە لە 50,000 بۆ 100,000 بەڵام من دوێنێ سەردانی وتێلم کە دۆبایی 9 ملیۆن بەدگادی کڕیوە ئەمە خۆ ئەچێتە سەر گیرفانی گەشتار ینی ئەمە کارەساتە تۆ ئەگەر کارەبا مەسەلەن لە بۆنەکانە کارەبا چاوی لە بنکە گەشتاریەکان بێ بۆ نمونە بازار هەمووی داخراوە بەڵام ئێمە زیاتر لە 100 وتێلمان لە بازاڕ ئەم 100 وتێلە بەلانی کەمە 2,000 گەشتیار ڕووتەیەەکە کابرا ئەگەر گازەکە نەکڕێ سعر لە شوێنی خۆی بۆساوە بەڵام ئەگەر کارەبانە بێ خۆ ئەبێ گازەکە بکڕێ ئەبێ کۆمەڵی شت هەیە ئەنجامی بە هەموو شێتەوە سەر گەشتیار باشە لە پاڵەمەدا چی گرفتێکانی ڕوبەڕووی کۆمەڵەکەی ئێوە دەبێتەوە لە کاتی پێشوازیکردن لە گەشتیاراندا لە کاتی سەرپەرشتیکردنی چۆن بڵێ کاری میوانخانە و چاودێریکردنی کاری ڕێستۆرانسەکاندا ئێمە گرفت کەم ڕووبارمانە بێتەوە بەڵام وەکو داواکاری ئێمە داواکاری لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بەشی فرۆشتن بەشی فریاکەوتن ئەو بەشانە داوایان لێەکەین سپاسیانەکەین کە لە ئاهەنگەکانە لە بۆنەکانە بە تایبەتی ئەم ساڵی تازە چونکە گەشتارێکی زۆر ومێدم هەیە کە ڕۆکاتاری من کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی چونکە ناوچە شاخاوەکانی بەفری لەباریوە ئەمە هەر خۆی لە خۆیان گەشتارێک ڕائەکێشێت و بوونیشی هەیە کە چاویان لەو بنکە گەشتیارانە بێت لەو وتێلانە بێ بیر لەوە نەکەنەوە کە بازار داخراوە بیر لەوە بکەنەوانێت کە زیاتر لە 100 وتێل لە بازاڕە بوونی هەیە ئەو شوێنانە بپارێز و کارەبایان بنێ زۆر باشیان داواکارەکەنی ئێوە لە کارەبایە خۆی بینێتەوەی شتێکی تر هەیە داواکاری پێشکەش بکەن بەلایەنە پەیوەندیدارەکان لە ڕێگەی وەڵاهی داواکاری ئێستا سەری ساڵە ئێمە ئەبێ هەر لەسەر ئەم تەوەرە بڕۆی چونکە داواکاری زۆرە بەڵام کاتێوێ دروستە زۆر باشە هەندێک جا کاک مەحموودیان کە گەشتیارانیان لە شوێنەکەی خۆیانەوە ڕاستە خۆ دەچنە دەرەوەی شانیان لە سەرتەری شاری سلێمانیان نامێنەوە بەشێکیان سەردانی هەورامان دەکەن سەردانی دوکان دەکەن سەردانی ناوشە جیاوازەکان دەکەن ینی چۆن بڵی شوێنە گشتەکان میوانخانە و ڕێستۆرانتەکان لە دەرەوەی شاریش ئامادەکاری پێویستیان کردووە بەپێ پێویست ئامادەن بۆ پێشوازیکردنی گەشتیاران بەڵێ ئێستا دووسێ حاڵەت هەیە بەو شێوە بۆ نمونە ئێستا بە زۆری وتێلەکان تەنسیقێکی باشیان هەیە بە زۆری لەگەڵ ئەوانەی کە گروپا دێن ئەم گروپاتانە بەردەوام دەستیان خۆش بێ هەردوولا چونکە گروپات سوودمەندە بۆ هەردوولا هەیە لە هەورامانەوە تەنسیقی لەگەڵ جنوب هەیە لەگەڵ چەند گروپێک ئەوە کەیەتە سلێمانی زیاتر لە شەوێک نامێنێتەوە ڕووەکاتە هەورامان لە هەورامان دەلیلی خۆی لەگەڵایە وەکو بەڕێوە تەمعەن ئەوێژ بنکەی گەشتاری تایە هاوکاریانە بۆ پێشوازیکردن بۆ میوانداری بۆ ناوچە شاخاویەکان بۆ گەڕان بۆ ئەو شوێنانەی کەمە بەستیانە بەڵام ئەوانەی کە داخلی شاری سلێمانی ئەبن بە زۆری ئێمە هەتا 25,000 گەشتیار کێشەمان نابێت بۆ مانەوەی بۆ حەوانەوەی بۆ لە ناوەندی سلێمانی 5,000 گەشتیار ئامادەکاری بۆ پێشوازیکردنی کرا شوێنمان هەیە
کە گەشتیار بمێنێتەوە بێکێشە بێت. زۆر باشە دەستەکان خۆش بێ کاک مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی سلێمانی سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەبووی تەواوی زانەرەکانی سپاس بۆ